بۆ گفتوگۆکردن لەسەر دوایین گۆڕانکاریەکانی جەنگەکە میوانی ئێمە لە ستۆدیۆ دکتۆر دڵزار ساڵح سادق شرۆڤەکاری تایبەتی کوردستان 24 دکتۆر ئەمڕۆژ بەخێر بێنەوە بۆ ستۆدیۆی کوردستان 24 جۆمان لەو وتانەی گوتابێژی کۆشی سپی بوو هەڵێ لەگەڵەوەی ئۆپەراسیۆنی داستان ئاسا بەردەوامە بەڵام گفتوگۆکانیش باش گفتوگۆ نهێنیەکان ئەو وایوت باش بەڕێوە چن ئەم دوو ڕستەیە چۆن ڕەبتکەینەوە دکتۆر؟ خۆی ئەمە لەلایەک جەنگە و لەلایەک هەوڵ بۆ کۆتاییهێنان بە جەنگە لە ڕاستیدا هەردووچی وایە بەڵام خۆی لایەنی کە هێرشی کراوەتە سەر تاکو ئێستا بە پیر داواکاریەکانی ئەمریکاوە نەچوت واتە دیراسی دەکەن خۆی لە ڕاستیدا گفتوگۆ هەیە ئەم گفتوگۆیەش نەشاردراوەتەوە هەر ئەمڕۆ وتەوەبێژی وەزارەتی دەرەوەی ئێرانیش باسی لەوە کرد یعنی بە جۆرێک لە جۆرەکان کەمە پێش ئێستا سوپای پازاران ئەڵێ لە ماوەی 31 ڕۆژی جەنگە ئێمە هیچ دانوستانێکمان لەگەڵ ئەمریکا نەبوو خۆی ئەخر دانوستانەکان خۆ لەگەڵ سوپای پاسداران ناکرێت دانوستانەکان لەگەڵ ئەو نوێنەرانە دەکرێتن کە ئەمریکا دەستنیشانی کردووە لەوانە بە دیاریکراوی قالیباف و وەزیری دەرەوەی نەک سوپای پاسداران بەڵێ ئەمە زیاتر لەگەڵ ئەوانە و ئەوانیش لەسەر هێڵن بۆ ئەوەی لە ناوخۆی ئێراندا پەیامەکان چۆن بگەین و چۆن ڕنگدانەوەی ئەو پەیامانەی کە لە ئەمریکا بەدەستیان دەگاتن بگەێنن بە ناوخۆ و سوپای پاسداران و سەرکردەکان ڕازیکەنەوە دواتر ئەمە بیکەنەوە یادداشتێک و ئاراستەی وڵاتی ئەمریکای بکۆنەوە بۆی ئەمە کات دەباتن یعنی ڕازیکردنی سەرکردەکان و هێنانە خوارەوەی تا گەیشتن بە ئاستی مەیدان کەواتە بەرەی شەڕی ناوخۆی ئێران بۆ ئێران کارێکی ئاسان نییە بڵێ ئەمەی کە بەرەی شەڕی ناوخۆی ئێرانە پێم وایە هەر ئەسڵەن ئەوان لەگەڵ دانوستان نینە چکە لە کاتی ئێستادا بۆ ئەوان شەڕ باشترین بژاردەیە و ڕێگای دەرچوونیان بەردەوامی شەڕە تا ئەو کاتەی لایەنی بەرامبەر بە چۆک دەهێنن بەڵام لەگەڵەوەشدا ئێمە بەڵێ جەنگ دانوستان وجودی هەیە ئەم دانوستانەیە تاکو ئێستا نەگەیشتوتە قۆناغێکی ئەوەی کەوە هەردوو لە ئیسلاماباد بچن دانیشتن لەسەر یەک مێزدا بنیشن و گفتوگۆکانیان ڕوبەڕووی یەکتری ئاراستەی یەکتری بکەن و پەیماننامەیەکی کۆتایی هێنان بە جەنگ ببەستن بۆیە هەر ئەمەش وای کردووە کە ئەمریکا بەردەوام ماوەی جەنگەکە درێژ دەکاتەوە بۆ ئەوەی بتوانێت لەو ماوەیەدا ئێران شەکەتتر بکاتن و گورزێکی کوشندەتری لێ بداتن خۆی ئێمە دەزانین گورزەکان ئەوەی ڕۆژانە دەیبینین لە تەلەڤیزیۆنەکان پێی دەکەوێت لە ڕاستیدا ئەم گورزانە گورزی کوشندەن و زۆر کاریگەرن بەڵام خۆراگری ئێران لەلایەکی ترەوە ئەم دوو وڵاتەی تووشی سەرسوڕمان کردووە کە چۆن ئەوانە بەو شێوازە لێی دەدەن لەگەڵ ئەوەشدا ئەم وڵاتە بەردەوام خۆی ڕادەگرێت و خۆراگریەکانشی پشو درێژەکەشی زیاتر دەبێت هەر ئەمە وای کردووە ئەم پشو درێژەی ئێران لە جەنگدا لە ناوخۆی ئەو دوو وڵاتە کێشە دروست بکاتن زۆر باشە ئەمەی کە هەیە پێوترێ گفتوگۆ و هەوڵ بۆ دانوستان تا 6 مانگ دەستنیشان کراوە پێت وایە لە ناو ئێرانە ئێستا یەکگوتاری هەبێ بۆ بەدەمەوە چوونی ئەم بابەتی دانوستان لەگەڵ ئەمریکیەکە گومانی تێدانێ ئەگەر نەبوایە ئەخۆی دانوستانەکان ئێرانیش دەرگای دانوستانی 100% قپات نەکردووە چونکە ئێرانیش نایەوێتن سیستەمی سیاسی خۆی دووچاری بەرەو هەڵدێر بباتن دەیەوێت بوونی بمێنێ بەڵام لە ئێستادا ئەو لەسەر هێڵە چۆن لەگەڵ ئەمریکا بگاتە دانوستانێک کەوا وەکو ئەم سیستەمە سیاسە بەردەوام بێتن چونکە بۆ ئەوان ئێستا ئەوان جەنجی مانونەمان دەکەن بەردەوام بوونیان زۆر بەلاوە گرنگترە چکەوان ناتوانن ئاراستەی جەنگەکە بگۆڕن تەنها بۆ مانەوەیان هەوڵ دەدەن ئێستا جەنجی مان و نەمان دەکەن بۆیە ئەوان هەوڵی ئەوە دەدەن ئەوان لە هەڕەشەکانی ئەمریکا تێدەگەن ڕەنگە ئەگەر هەندێک لە تەنازول لە خواستەکانی خۆیان نەکەن ئەوانێک کە ئەمریکا لەیانی داوا کردووە هەندێک تەنازولاتیان بۆ نەکەن ئەوانش لە مەترسی چارەنووسی لە داهاتوودا چارەنووسیان ڕەنگە دووچاری لە ناوچوون بێتەوە بۆیە ئەوانش گومانی تێرانیە لە ناو خۆیاندا هەڵوەستیان لەسەر ئەوە هەیە کەوا هەندێک لە تەنازولات بکەن بۆ ئەوەی لەگەڵ ئەمریکا بگەونە ڕێکەوتن بەڵام ڕێکەوتنەکان لەسەر ئەو بنەمایە بێتن کەوا بەڵێنێکی نێودەوڵەتی هەبێتن و بەڵێنەکە بەو شێوازە بێتن کە ڕێگری لەوە نەکاتن ئەم ڕژێمە سیاسیە بەردەوامی هەبێتن لە داهاتوودا بۆیە ئەوان زیاتر مەترسیان لەوەیە هەر ئەوەش وای کردووە داوای پشتیوانی و زەمانەتی نێودەوڵەتی بکەن لە دانوستانەکەن زۆر باشە دکتۆر لەو گفتوگوۆیە پێت وایە ئێران بە ئاسانی بچێتە ژێرباری ئەو 15 خاڵەی کە ئەمریکا دەستنیشانی کردویان پێشنیاری کردووە
خۆی لە ڕاستیدا ئەم هەر لایەنی فەرمی ئێرانی وەڵامی ئەم 15 خاڵی داوە باسییان لەوە کردم ئەم خاڵانە لەگەڵ بەڵام پاکێجی ئەمریکایە بۆ گفتوگۆ خب بەڵام ئەم پاکێجانە زۆر سەختە بۆ ئێران چونکە ئێران هەر لە وەڵامدانەوەیدا باسییان لەوە کرد ئەمە لەگەڵ منطق نایەتەوە ئەم خاڵانە ئەسمەن بەمانەی دانوستان نایێت. باش با ئێمە دیوەکەی تری بخوێنینەوە. ئێران چی؟ ئێران دەیەوێتن بە پلەی یەکەم چەند پاکێجی ئێران ئەوەیە حکوومەتی ئێستای ئێران بەردەوام بێتن هەڕەشەکان و شەڕی ئەمریکا بۆ سەر ئێران تەنها ئاگربەست نەبێتن بە یەکجاری بوەستێ و دوای وەستاندنی شەڕەکە و زەمانەتی نێودەوڵەتیش هەبێت کە جارێشتر دووبارە هێژ ناکرێتەوە سەری و بابەتی پرسی ئەتۆمی ئەمە بۆ مەسلەی ناوخۆییە و بەردەوام بێتن تیایدا و لەگەڵ ئەوەشدا بابەتی دەست و پەیوەندەکانی لە دەرەوەی ئێران و ئەوانش بە هەمان شێوە پەلامار نەدرێن هێرشیان نەکرێتە سەر و بە هەمان شێوە ئێستا خاڵێشتریشی زیاد کردووە بابەتی گەروی هورمزە سەروەری بەسەر ئەم گەروەدا بمێنێ و باز و سەرانەش لەو کەشتیانەوە بگرێت کە بە ناوچەکەدا تێدەپەڕن ئەمە داواکاریەکانی ئەمریکا پرسیارەکە ئەم جارە لە ئاڕاستەیەکی ترەوە بکەین ئەی ئەمریکا بەم پێشنیارانە یان بەم خاڵانی ئێران ڕازیە بێت بەو شێوازە خۆی لە ڕاستیدا ئاخر ئەوان دوو مەرجیان لە بەرامبەری یەکدا خستۆتە ڕوو هەردووشیان زۆر دژ بەیەکن جابۆیە ئەم دانوستانانە ئەوەی کە سەرۆکی ئەمریکا باسی لێوە لە کاتم باش بەرەو پێش دەچێت نازانین چۆن بەرەوە هەر خۆی لەلایەک دەڵێ باش بەرەو پێش دەچێت لەلایەشترش دەڵێ ئێمە وهایان لێ دەکەین وایان لێ دەکەین و دەیان کوتین ئەگەر باش بەرەو پێش بچێ هەڕەشەکانی ناکاتن کەواتە دانوستانەکان بەرەو پێش ناچێتن لە بۆمبەستە چونکە هەردوو لا مەرجەکانیان زۆر قورسە نە ئەمریکا بە مەرجەکانی ئێران ڕازی دەبێ چونکە ئەمریکا و شەڕی لە پێناوتی هەڵگیرساندەوە بە بیانووی خۆی کە شەڕەکە لە پێناو نەهێشتنی نەگەیشتنی ئێرانە بە کڵاوی ناوەچی و بۆمبی هێشووی ئێکەواتە ئێران ئەگە پارێزگاری لەم دۆسیەیە بکاتن ئەمریکا کەواتە هیچی نەکردو کەواتە جەنگێکی هەڵگیرساند و تەنها سەر ئێشەیەکی بۆ جیان دروست کرد و تووشی قەیرانی ئابووری جیهانی کردن لەلایەکی تریشەوە کە ئێران باس لە پاراستنی ئەوانەی کە لایەنگرینە لە دەرەوەی ئێران دەکاتن ئەگەر دەستبەرداریان نابێت و شەڕەکانیشیان شەڕ مەبەستمان ئەمریکا و ئیسرائیلە بۆ سەریان بوەستێنرێت و پەلاماریان نەدەن کەواتە دیسان ئەمەش هەر ئەوەیە کەوا بەردەوامبوونی ئازاردانی ئەو وڵاتانە و ئەمریکا وای دەبینێ بابەتی تر کە پەیوەندی بە گەروی هورمز هەیە ئەگەر ئێران لە کاتی پێشتردا هیچ بازێکی لە خەڵک وەرنەدەگرت و لەو کەشتیە بار هەڵگرانە وەرنەدەگرت کە بناوچەکەدا تێدەپەڕین ئێستا ئەگەر ئەوە زیاد بکاتن ئێکەواتە ئەوەی ئەمریکا دەیهەوێ زۆر زیانی بەردەکەوێتن بۆیە زەحمەتە بچێتە ژێربار وە ئێرانیش کۆمەڵێک مەرجی ئەمریکا هەیە من قەت وای نابینم هەرگیز دانیان بچێتە ژێرباری ئەو مەرجانە یاخود دەستبەرداریان بێت ئێستا بینین لە نێو ئەمریکا ناڕەزایی هەیە بەرامبەر بەو جەنگەی ترامپ لەگەڵ ئێرانە هەڵی گرساندووە ئێستا ئەمریکا سەرنجی لەسەر چییە لەم دانوستانانە یان لەم شەڕا بە شێوەیەکی گشتی ئەوێت چی بێتەوە بۆ گەلەکەی بڵێ کاکە من لەم شەڕە ئەمە بەدەستێناوە دەزانێت چی پێ ئەکرێت لەم قۆناغەیە دەزانێت ئەوەی ئەمریکا خۆی چاوەڕێی دەکرد یعنی ئەوەی کە ئەمریکا خۆی چاوەڕوانی دەکرد ڕێک پێچەوانەکەی دەرچوو ئەمریکا پێی وابوو لە ئێران دەداتن لە ماوەی چەند ڕۆژێکدا گەلی ئێرانی هەمووی ڕادەپەڕێت و ئیتر ئەو حکوومەتەیە دەگۆڕدرێ و بەخۆشی لە بۆک پاڵەوانێک لە جەنگەکە دەچێتە دەرەوە و ئەوەی بەستیانە بەدەستی دێنن بەڵام دەبینین ڕێک پێچەوانە بۆتەوە ئەمریکا هاتووە جەنگی لەگەڵ ئێران هەڵگیرساند و ئێستا لە ناو ماڵی خۆی ناڕەزایەتی ملیۆنی سەری هەڵداوە باس لەوە دەکرێت ئەمڕۆ 10 ملیۆن کەس خۆپیشاندانی کردووە لە دژی ترامپ و داوای لابردنیشی دەکەن و زۆر بە توندیش لەسەر هێڵن بۆ ئەوی دژایەتی ئەمە هەمووی هەڵوەرینی دەنجی سەرۆک کۆماری ئەمریکا و لە ناو خودی ئیسرائیلیش دەنجی ناڕەزایی بەرز بۆتەوە و بە هەمان شێوە ئیسرائیلەکانیش دژی ئەم جەنگەنە کە لە ئیسرائیل هەڵگیرساوە سەرۆک وەزیران هەڵگیرسان لە هەمان کاتدا سەرۆک وەزیرانی ئیسرائیل دۆسیەی گەندەڵی لەسەرەوە خەریکە دادگایش دەکرێتن و بەپێی یاسای نێودەوڵەتی ئەو مافی دەرچوونیشی نییە چونکە ئەو خراوەتە لیستی ئەوەی کەوا دەستگیر بکرێتن دیارە لە لیستی ئەوەی کە پەیوەستە بە دۆسیەی گەندەڵی و ئەم کاروبارە جا لێرەدا ئەوەی کە ئەمریکا هەوڵی بۆ داوە ئەمریکا لە کاتی ئێستادا زۆر بە توندی لەسەر هێڵا هەر چۆنێک بێ دەیهەوێ ئەو جەنگەی کە لەگەر ئێران هەڵی گیرساندووە بە سەرکەوتوی تێدا بچێتە دەرەوە و ئەمریکا سەرکەوتوو نابێت لەبەر ئەوەی هەرچی کردوێتی توانیوێتی سەرکەوتو بێت لە بواری جەنجیەوە بنکە و بارەگا ئێرانەکان تێک بشکێنێت و ژمارەیەکی زۆر سەرباز و تەنانەت ڕابەری ئەو وڵاتەش بکوژێت بەڵام نەیتوانیوە دوو خاڵی هەر سەرچی بەدەست بێنێت یەکەم گەروی هورمزە کە ئێران و خەریج کە مانگێکە دایخستووە نەیتوانێت بیکاتەوە و دووەمینیش ئەو
ئەو کڵاوە ناوەچیانەیە یاخود ئەو یۆرانیۆمە پیتێنراوەیە کە ئامادەیە بۆ ئەوەی بکرێتە کڵاوەی ناوەچی وەکو بۆمب لە دژی هەر وڵاتێک ئێران مەبەستی بێ بەکاری بێنە کە ڕێژەکەی 460 کیلۆگرامە نەیتوانیەوە بەدەستی بێنێ یاخود هەر ناوی بباتن بەدەست نەهێنانی ئەم دوو خاڵە سەرچیە هەرگیز و هەرگیز ئەم دوو وڵاتە سەرکەوتو نابن لە جەنگە کە تا ئێران لە دەستی مابێ بۆیە ئەمریکا لە کاتی ئێستادا هەوڵەکانی خۆی چڕ کردوێتەوە لەگەڵ ئێران لە ڕێگەی دانوستانەوە کە پاکستان لەسەر هێڵە بۆ ئەوەی بتوانن ئێران بە دانوستان تەنازل لەم دوو لایەنە بکاتن ئەگەر ئێران واز لەم دوو پرسە بێنێ ئەمە بەڵێ ئەم وڵاتە دەگەونەوە ئامانجی کە خۆیان جەنگەکەیان لە پێناو هەڵگیرساندووە ئەگەر دانوستانەکان نەگەنە ئەنجام بینین هێزێکی زۆری کۆ کردوێتەوە و سەرنجی خستوەتە سەر دورگەی خارگ و گەروی هورمز و چەند دورگەیەکی بچووکتر لە ناوچەکە ئەمانە تا چەند کاریگەریانە بێ لەسەر ڕێڕەوی جەنگەکە خۆی ئەگەر نەگاتە ئەنجام هەڕەشەکانی سەرۆکی ئەمریکا دیارەوە پێشی دەکرێت یعنی لە ڕاستیدا هەڕەشەکانی زۆر ڕوونە باز لەوە دەکاتن ئەمە جارێ ژێرخانی ئابووری و ژێرخانی ئەوەی وزەی ئێرانە هەمووی تێک دەشکێنین و ڕەنگە ئێران دووچاری زیانێکی لەم جۆرە ببێتەوە کە ئەمە زیان لە بارودۆخی ناوخۆی ئێران زیاتر دەداتن ئەمە دەبێتە هۆی ئەوەی کەەوە ئەمریکا بەنیازی ئەوەیە لەم ڕێگایەوە ناڕزای جەماوەری سەرهەڵ بدات و ڕاپەڕین دروست بێ بۆیە ئەمەش هەر چاوەڕێی دەکە بەڵام بە پێچەوانەوەیە هەمیشە بە پێچەوانە لەسەر خۆی دەشکێتەوە بەڵام ئەوەی کە ئەگەر ئەم کارانەشی کرد و هەر ئەم ئەنجامەکەی بەدەست نەهێنا کە ئەوەی دەیەوێت لە یەکێک لە هەرە ئەوانەی کە ئەمریکا تەرکیزی لەسەرەتی لەو خاڵانە ئەوەیە کە گرتنی ئەو گەروە گرنگانەیە ئەو ناوچە ئابووریە گرنگانەیە وەکو دورگەی خارکە وەکو گەروی هورمزە وەکو دورگەی کیشە ئەوانە کۆمەڵێک ناوچەی ژیارینە بۆ وڵاتی ئێران ناوچەی ئابوورینە و دەیەوێت دەست بەسەر ئەو ناوچەیەدا بگرێ و گومانیشی تێرانیا هەر هەڵگیرسانی جەنگەکە لە پێناو ئەو ناوچە ئابووریانە چونکە ئەمە ماوەی ئەگەر ئێمە بگەڕێنەوە بۆ لێدوانەکانی ترەمپ ڕەنگە 40 ساڵ لەمەوبەر ترەمپ کەسێکە زۆر بەوردی چاودێری بارودۆخی ئابووری جیهانی کردەوە یەک لەو خاڵانێک کە باسی لێوە کردو ئەو ناوچانەیە بۆیە ئەمە دەکرێتن ترەمپ وەکو کەسێکی بزنسمان وەکو کەسێکی بازرگان هەمیشە چاوی لەو ناوچێوە کە دەست بەسەر ناوچەیەکی وا گرنگ دابگرێ لە ژێر دەستی ئێرانی دەربێنێ و ئەگەر دەستیشی بەسەردا بگرێ بە جەنگ من بە دووری دەبێنم دووبارە بیگەڕێنێتەوە بۆ حکوومەتی ئێرانی و وەکو دەستکەوتی جەنگ دەیبینێتەوە هەمیش بۆ خۆشی دەهێڵێتەوە زۆر باشە وڵاتانی با بڵێن هاریکاری کەندا و ئەنجومەنی هاریکاری کەندا و لە میانی ئەم قسانەی کە لەسەر گفتوگۆ هەبوو بە نێوەنگیری پاکستانەوانیش داوایان کردووە کە هەر دانوستانێک ئەبێت بابەتی مافەکانی ئەوانیشی تیان ڕەچاو بکرێت هەنێکیان داوای قەرەبووەکەنەوە ئەم بابەتانە چۆن ینی جێکرێتەوە لەم گفتوگویانە خۆوانش حەقیانە کە ژمارەیەکی زۆر ناوچەکانیان بەرهێرشەکان کەوتووە زەرەر و زیانێکی زۆریان بەرکەوتووە کە من ئەو ڕۆژە تەقریری هەبوو ئەڵێ زیاتر هێرش بۆ سەر کەندا و بۆتاوە وەک ئیسرائیل ینی لەو هێرشانەی کە ئێران ئەنجامی داوە ڕاست دەزانی خۆی ئەمەی کە هەر ئەمڕۆ ئێران پەلاماری یەکێک لە بۆڕی نەوتچێشیدا لە نێوان ئیمارات و سعودیا واتە ئەم بۆڕیە بە مەبەستی شوێنگرەوەی گەروی هورمز دروست کرا بوو باشە ئەمی تێکشکان ئێران بەردەوامە لە لێدان و پێکاندنی ژێرخانی ئابووری وڵاتانی کەندا و تەنانەت هەر لە شەوی ڕابردوو باس لەوە دەکرێت سەرچاوی ئاوی شیرنی وڵاتی کوێتشی پێکاوە جا ئەمە ئێران ئەگەر چی ئێران بە فەرمیەوەی ڕەت کردوێتەوە سوپای پاسدارانی ڕەت کردوێتەوە دەڵێن ئیسرائیل وای کردووە بۆ ئەوەی ئەم وڵاتانە پاڵنێن بۆ ناو جەنگەکە بەڵام ئەمە جەنگێک هەڵگیرساوە هەردوو لایەن ئیتر ڕەنگە پەلاماری دۆستەکانی خۆشیان بدەن بۆ ئەوەی پاڵیان پێوەنێن بۆ جەنگ لە دژی یەکتری بە هەر حاڵ هەر لایەنێک لی دابێ بەڵام زیانەکە وڵاتانی کەندا و ڕۆژ بە ڕۆژ زیاتر دەبێت وڵاتانی کەندا و زیانیان پێگەیشتووە و مافی خۆیانە داوای قەرەبوو بکەنەوە بۆیە یەکێک لە خاڵە هەرە گرنگەکان کە ئێران لە شەش خاڵەکەی خۆی لە پاکێزی شەش خاڵەکەیدا داوای کردو و ئاراستەی ئەمریکای کردووە دەڵێ من قەرەبووی ئەو زیانانە ناکەمەوە و ئەمریکا دەبێتن ئەو جەنگە تۆ ئەو هەڵی جیساندوە لەگەڵ ئیسرائیل خۆیان دەبێت قەرەبووی هەمووان بکەنەوە قەرەبووی ئێمەش بکەنەوە کە ئەو زیانانی لە ژێرخانی ئێمەیانداوە بۆ وڵاتانی کەندا و ئێستا لە بارودۆخێکی زۆر ئاستەنگدانە خەریکە ژێرخانی ئابووریان بە تەواوی لە ناو دەچێتن لە ئەنجامی ئەو جەنگەوە و ناشتوانن بچنە ناو جەنگەکەەوە چونکە بۆ ئەوان دوو جار بەزیانیان دەکرێت بەڵێ بۆ دوو جار بەزیانی لەبەرەوەی جارێک ئەوان ژێرخانی ئابووریان خەریکە بە تەواوی دادەڕمێ
ئەمە لە ڕووی ئابووری و وڵاتانە ناوچەکەیان کە تاکو ئێستا ناوچەیەشی ینی کەوتم بۆ لەوە خراپتریان پێێت کە هاتووە بەڵێ چونکە ئەوان دوو جار تووشی زیان دەبنەوە لەبەر ئەوەی لە کاتی ئێستادا ئەوان جەنگێک هەڵگیرساوە بە تەواوی شێرخانی ئابووریان خەریکە لە ناو دەباتن دەستەوەستانە ناتوانن هیچ بکەن لەبەرچی لەبەر ئەم خاڵی کە زۆر گرنگە وڵاتانی کەندا و وڵاتانی مسلمانن لە ڕووی مەزهبیشەوە سونە مەزهبن ناتوانن بەرگری لە خاک و ناوچەی خۆیان بکەن لە دژی ئێران بچنە جەنگەوە لەبەر ئەوەی ئەم جەنگە بە هەر ئاراستەیەکدا بڕوە دەبێتە جەنگێکی مێژووی کە 1400 ساڵە مێژوەکەی بۆ 1400 ساڵ لەمە وەردەگەڕێتەوە ئەوش دەبێتە جەنگی نێوان سونە و شیعە بۆیە وڵاتانی کەندا و ئێستا بە هیچ جۆرێک نایانەوێ بچنە ئەو جەنگەی کە ئەمریکا و ئیسرائیل لە دژی ئێران هەڵیان گیرساندووە ڕەنگە هەوڵ بدەن بەرگری لە دامەزراوەکانی خۆیان بکەن بەڵام لەگەڵ بەشدا ناتوانن 100% سەرکەوتوو بن دامەزراوەکانیان بەردەوام دەپێکری و وە زیانیشیان بەردەوام بەردەکەوێتە بۆیە ئەوان چاویان لەوەیە لە کۆتایی ئەو جەنگەدا ئەوان بارودۆخیەوان لە بەرچاو بگیرێ جەنگەکە بە هەر ئاراستەیەکدا چوو ڕێگەیشتە ڕێککەوتن کۆتایی هات پێویستە ئەوان قەرەبوو بکرێنەوە وەکو ئەوەی کە لە ساڵی 91 بەسەر وڵاتی عێراقیاندا سەپان کە لە ڕێگای قەرەبووکردنەوە کە ئەو زیانانەی کە عێراق لێیدا بوون بۆیە ئەوان چاویان لەوەیە کە لە داهاتوودا لە وڵاتی ئێران ئێرانیش پێشبینی ئەوەی کردووە بۆیە هەرزوو مەرجێکی خۆی لەم بوارەوە ئاراستەی ئەمریکا کردووە تۆ جەنگەکەت هەڵگیرساندووە خۆت دەبێت بازەکەشی بدەیت خۆتە بێ قەرەبووی ئەوانە زۆر باشە دکتۆر دڵزار ساڵح سادق شۆڤەکاری تایبەتی کوردستان 24 سپاس بۆ بەڕێزێک کە ئەمڕۆژ لەگەڵمان زۆر سپاس سەرکەوتوو بن